کۆبوونەوەی باسی چی کرا لەم کۆبوونەوەدا و دەبێ ئەجێدای کۆبوونەوەکەمان بۆ ڕوونکەنەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە ئەمڕۆ خۆشحاڵین وەفدی باڵای دەسەڵات پێدراوی یەکێتی لەگەڵ حزبی دۆست و برایانی یەکگرت و دانیشتێکی بەرپرسیارانەمان کرد. کۆی قسەکانمان لەسەر ئەو پرۆسەیە نوێیەیە کە هەم ئێستا لە پەرلەمانە گفتوگۆی لەسەرەکرێ و هەم ناکۆکیشی لەسرە. ئێمە هەردوو لامان لە ڕوانگەی مەسئولێتی مێژوویی نەتەوەیی و چارەسەرکردنی کێشەکان هەردوو لامان جەختمان لەسەرەوە کردەوە. ئێمە ئەبین بە بەشێک لە چارەسەر و خاڵی هاوبەش لە بێنمانە گەلێک زۆر بوو بۆ ئەم قۆناغا کە ئەرکی هاوبەشی هەردوو لامانە. کاک محەممەد فەرەس سەبارەت بە ئەو پرسانەی کە ئێستا ناکۆچی لەسرە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان ئێوە وەکو یەکگرت و وەکو یەکێتی لەم کۆبوونەوە سەبارەت بەو پرسانەی بە تایبەتی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم و دەستور گەشتە هیچ ڕێکەوتنێک. بەڵێ زۆر سپاس ئەو قسانی کاکمەرا بەختیار کردی. ئەم کۆبوونەوەیە بۆ قسەکردن لەسەر ئەو پرسە مهمە بە تایبەتی پرسی دەستور و پرسی سەرۆکایەتی هەرێم کە هەردوو هاوڕابووین کە ئەم دوو پرسە پرسی نیشتیمانی ئەبێ سەرەتا سازانێکی نیشتیمانی بکرێ اینجا دوایی بین سازانێکی یاسایی بۆ بکەین. ئەمە بۆچوونی هەردووکمان بوو قەنەعەتی هەردووکمان بوو کە ئێمە بۆ دەربازبوون لەم دۆخە ئاڵۆزە کە دروست بووە ئەوەیە ئەبێ سەرەتام لایەنانە کۆبوونەوەیکی هاوبەش بکەین و بڕیارماندا ئینشاڵڵا کارێکی جدی بکەین بۆ هەفتەی ئایندە کۆبوونەوەیکی لایەنە سیاسیەکان بکەین بۆ ئەوەی سازانێکی نیشتیمانی بکەین دواتر سازانێکی یاسایی لەسەر ئەو مەسەلەی بکەین هاوبەش. ئێمە هەردوو لامان بڕیارماندا کە داوایەکی وا بکەین بە زووترین کات کۆبوونەوەی پێنجقۆڵی بکرێت. پرۆژەکەشمان بۆ سازانە. ئەوەی کە برای بەڕێزم مامۆستا محەممەد فەرمووی ئەو پرسە نیشتیمانیانە دەبێ بە گفتوگۆی سیاسی لایەنە سیاسیەکان چونکە دەستور پێش ئەوەی پەسەندی یاسایی بێ سازانی سیاسی نیشتیمانیە و موڵەتیش بین لجنە 21 کەسەکەی پەرلەمان کە نوێنەری هێزە سیاسیەکە ئەساسیەکانی تایە ئەویش بتوانێت بە سیاقاتی خۆیان کارەکانی خۆی ئەنجام بدا و ئەم دانیشتەی ئەمڕۆی پەرلەمانیش کە خوێندنەوەی سەرەتایی یا یەکەمە بۆ ئەو پرۆژانە و ئەدرێ بە لژنەی قانونی کاتێکی زۆرمان بەدەستەوەی کۆی بتوانین هەموو ئەمانە بە یەکەوە ببەستین. ئێمە لە حەقیقەتە پێمان باش بوو بایکۆت نەکرێ و پێمان باش بوو ئەو مەودایەی لە بینی خوێندنەوەی یەکەم و لجنەی قانونی پەرلەمان کاتێکی ئەوێ تا دراسی ئەو کارە بکە پێمان باش بوو ئەمە بە ئاسایی تێپەڕێ هەتا ئەتوانین لە دوای ئەوە حزبە سیاسیەکان ئەو حزبە دۆستانی کە ئێستا بایکۆتیان کرد دوایی لە کۆبنەوەی حزبە سیاسیەکان هەرچێکیان هەبوو و ئەبێ ببێ و ئەشبێ ئێمەش هەر لەگەڵ ئەوە بین لە کۆبنەوەی حزبە سیاسیەکانە هەر کۆسپوتەگەرێک لەو ڕێڕەوە هەبێت قابلی چارەسەرکردن. زۆر سپاس بۆ ئێوە.